فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستانم، لە زنجیرە باسی شارەزابەدا جارێکی تر دەچینەوە خزمەت قورئانی پڕبەرەکەت و بەخشش. وشەکانی قورئان ئەوەندە پڕمانان، پڕگەوهرن، چونکە کەلامی خاڵق سبحانه وتعالى کەلامی مرۆڤ نین. هەر وشەیەک دەبینی لە شکڵا وەکو یەکە، بەڵام جیاوازیەکانیان نێوانی ڕۆژهەڵات و ڕۆژئاوایە. دوو وشە هەن لە قورئاندا، نیعمەت لەگەڵ نەعمەت. ئەم دوو وشە قورئانیە یەکەمیان بە مانای خەڵات و بەخششی خوای پەروەردگارە بۆ مرۆڤ. خێرە نیعمەت ئەگەر کەسرە لە ژێر نونەکەدا بێ بە نیعمەت بخوێنێەوە واتە خێر و بەرەکەت، خۆشی و خۆشگوزەرانی، خەڵاتی خوای پەروەردگار و بەسەرکردنەوەی خوا بۆ مرۆڤ. بەڵام ئەگەر نونەکە بە فەتحە بخوێنیەوە، فەتحەی بچێتە سەر، ئەڵێی نەعمەت، ئەو کاتە یعنی نەهامەتی و بەڵاو مصیبەت. بۆیە جیاوازی نێوان نیعمەت لەگەڵ نەعمەتە بەم شێوەیەیە. خوای پەروەردگار لە قورئانی پڕبەرەکەت و بەخششە لە چەندەها شوێنە باسی خەڵات و نیعمەتەکانی کردەوە وەکو چاکە. لە هەر شوێنێکی قورئانە خوێنتانە وشەی نیعمەت هاتبوو بە معنای خەڵات و بەخششی خوای پەروەردگار و ماڵێکی ڕەحمەتە ئەگەر خۆت بە ڕەحمەت بەکاری بێنی. بەڵام وشەی نەعمەت لە قورئانە کە هاتووە بە معنای ئەوەیە کەسێک خوای گەورە فەزڵی لەگەڵ دەکات، دەوڵەمەندی دەکات، سەروەت و سامانێکی زۆری دەداتێ. خەڵک بەگشتی وا دەزانن فڵان کەس خوا زۆری خۆش دەوێت کە ئەو هەمووی پێبەخشیوە، بەڵام بەعەکسەوە ئەو ماڵە ماڵی ڕەحمەت نییە، ئەوە ماڵی زەحمەت و غەزەبە و ئەو ئینسانە پێی تیا دەچێت. خوای پەروەردگار لەبارەی ئەو کافرە دڵڕەقانەی کە ئازاری پێغەمبەریان دەدا صلی الله عليه وسلم، کەسانێکیان تێدا بوون زۆر دەوڵەمەند بوون، لەناو ئەو کافرانەی کە ڕۆژانە ئازاری دڵی پێغەمبەری خوایان دەدا صلی الله عليه وسلم، زۆریان دەوڵەمەند بوون، بازرگانی گەورە بوون، سەرمایەدار بوون. خەڵک دەیوت باشە ئەوانە هەتا لە سەحابی هەبوو، خوای پەروەردگار جوابی دانەوە، ئەوانە ئەو هەموو بێئەدەبی و بێحورمەتی بەرامبەر بە پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم دەکەن. دڵە پیرۆزەکەی، دڵە ناسکەکەی ئازار دەدەن، کەچی ڕۆژ بە ڕۆژ بازرگانیەکانیان پێش دەکەوێت، دەوڵەمەندتر دەبن. زۆرێک لەوانە بەڕێزان خاوەنی قەوم و کەس و عەشرەتێکی یەکجار زۆر بوون، کوڕی زۆریان هەبوو، هەر شمشێریان ڕاکێشایە 100 شەک دەربەم لاولایانەوە بوو، لەوانی کە دژایەتی ئیسلامیان دەکرد. ئالێرەدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەحابەکان من و تۆش ئەڵین باشە ئەمانە، یعنی ئەمە خێر و خۆشی نییە خوا ڕووی تێکردوون. خوای گەورە وەڵاممان دەداتەوە لە سوورەتی ئەلموزەممیل ئایەتی 11دا دەفەرمێ وەذەرنی وەلموکەذیبین. بەڕێزان زانایان دەفەرمون بەهێزترین کەلیمەی هەڕەشا کە خوا بەکاری هێنا بێ ئەو وشەیەیە، ذەرنی، لێم گەڕێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم، تۆ تەسبیحاتی خۆی خۆت بکە، ئاور بەلای ئەو بێدینانە و قسە نەشیاوەکانیان دامەدەوە، لێگەڕێ خۆم بزانت چیان لێ دەکەم. ذەرنی وەلموکەذیبین، چاوەڕێ بە بزانە خۆم الله سبحانه وتعالى لەگەڵ ئەوانەی کەوا ئەم ئاینە بەدرۆ دەزانن، ئەو پێغەمبەرە خۆشەویست و ڕازگۆیی کە لە هەموو عمریا درۆیەکی بە ژیانی لێ نەبیستراوە، وعدی خلافێکی نەبووە، ئەمینداری ئەمینداران بووە، بە درۆی دەزانن. لێگەڕێ ذەرنی، ئەوە بەقوەترین هەڕەشەکە خوا لە قورئانە بەکاری هێنابێ بەڕێزان، ئەو وشەی ذەرنیە. لێگەڕێ خۆم بۆ ئەوان، ئەوە من خۆم دەچمە مەیدانیان. ذەرنی وەلموکەذیبین. خوا دەفەرمێ چی؟ ئولی نەعمەتی. ئەگەر لە قورئانە بەس ئەو فەتحەیە دەستکاری بکرێ، بەس ئەو فەتحەیە بهێندرێ بکرێ بە کەسرە، بڵێ ئولی نیعمەتی، ئەبێ ئەو مصحەفە هەر هەمووی پێچرێتەوە و تەلەف بکرێ. بۆ چونکە ماناکە تێک دەچێ، ئەبێ بخوێنێ ئولی نەعمەتی، أي أصحابك علامة عبد الرحمن ناصر السعدي لتيسير الكريم الرحمن لا بري 1124 فرمي أي أصحاب النعمة والغنى
ئەوانەی کە خاوەنی دەوڵەمەندی و سەرۆت و سامان و پارەی زۆر بوون الذين طغوا حين وسع الله عليهم من رزقه ئەوانەی کاتێک کە لە خۆیان بایی بوون کاتێک کە خوای پەروەردگار هەندێک لە ڕزق و ڕۆزەکەی خۆی پێبەخشین وأمدهم من فضله کۆمەکی کردن و کوڕی بۆ زۆری پێبەخشین قەوم و عەشیرەتی پێبەخشین بازرگانی برەو پێدان ئەوانە بوغڕابوون ئەوانە لە جیاتی ڕووکردنە خوا دەستیان کرد بە دژایەتی دینەکەی خوای پەروەردگار و پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم خوا دەفەرمێ ئولی النەعمەتی نابێ بڵێ ئولی النیعمەتی ئەو ماڵە زۆر و دەسەڵات و هێز و پلە و پۆستە بوو بە بەڵا بۆیان ئەوە بەڵایە بۆیان بۆچی خوا لێیان ناستێنێ ئێستا لێرە تۆ پرسیار دەکەی ئێستا زۆر بێدینیش هەیە بێدین هەیە بەردەوام زمانی ئەوەندە درێژە ڕۆژانە لە ژن و لە پیا و دژایەتی ئەم شەریعەتی خوای پەروەردگارە دەکات دژایەتی ئەو قورئانە دەکات کەچی زمانی هەر فەسیحتر دەبێت دەوڵەمەند هەیە بەو ماڵەی خۆی دژایەتی ئەم ئیسلامە دەکات خاوەن پۆست هەیە نەعوذ بالله دژایەتی مسلمانان دەکات باشە بۆ دەمێنێتەوە ئەوە ئیستیدراجە ئەوە خوا ماوەیەک مۆڵەت یێدا حتا تەواو دەمی شیرین دەبێ بە چێژی دنیا جا کتوپڕ خوای گەورە دەیگرێ لە کتوپڕێکە لێدانی خوا ذەڕنی والمکەذیبینە جا بزانە خوا چۆنی لێدا لە بەرزی دەکاتەوە ئێستا جەنابەت لەسەر ئەم مێزە بکەوێ خوارەوە ئازارێکی وان ناگا ئەگەر لە سەربانی مزگەوت بکەوێ خوارەوە ئەوە هەر زۆر ئەگە بتکەنە فڕۆکەیەکەوە بت بەن ئاستی هەورەکان و لێ دەفڕێت دەنە خوارەوە ئەوە هەر پارچە دەبی بۆیە کافر خوای گەورە مۆڵەت یەدا ئەوەی ئیستیدراجە بەرزی دەکاتەوە بۆی کە لێیدا و خستی ئەمجا ئازاری کەوتنەکەی ببێتە عیبرەت بۆ خۆیش و بۆ خەڵکیش هەموو کافرەکان وا لێ دەکا دڵنیا بن ڕۆژێ لێیان دەدا ئەوە نیعمەت نییە ئەوە نەقمەتە بۆیان ئەوە بەڵایە ئەو دەسەڵاتە ئەو زمان پاراویە ئەو ماڵ و سەروەتە ئەو هێز و دەسەڵاتە خوای پەروەردگار لە سوورەتی ئەت-تەوبەدا هەر هەمومان بە ئاگادێنێتەوە بەڕێزان ئاەتی ژمارە 75 تا 77 سێ ئاەتی سوورەتی تەوبە بە وردی دواتر بخوێننەوە ئاەتی 75 76 77 خوای پەروەردگار دەفەرمێ ومنهم من عاهد الله کەسانێکن پەیمان دەدەن ڕۆژە دانیشتووە بۆ خۆی ئاوا دەستی خستۆتە ژێر چەناگەیەوە بیر دەکاتەوە ئەم کەسە کەی بووە ئەمە ئەو پەڕی هەژارە نانی شەوی نییە ئەم گیرفان ئەو گیرفان بە قەرزی کۆ نادەچێتەوە دیرهەمێکی دەست ناکەوێت زەلیل بێکەس هەژار داما و ماڵ بەتاڵ و متبەق بەتاڵ لەو کاتەدا دەستی ئاوا لێ کردووە و بینی خۆی خوا خەیاڵ دەکاتەوە ئەڵێ چی ومنهم من عاهد الله دەڵێ خوای جان شەر بێ بەڵێن بێ لئین ئاتانا من فضله ئەگەر پێم ببەخشی لە فەزلی خۆت جا سەیری وردی قورئان کەن ئێمە دوو بەخشینمان هەیە هەندێکیان کەسبیە جەنابەت شتێک دەکڕی بە 10,000 خێر دەیفرۆشیەوە شتێکی تر دەکڕی 50,000 خێر دەکەی وردە ئەمە کەسابەتت کردووە فەضل ئەوەیە هەر هیچی وان نەکردووە لە پڕێکا دەبی بە کوڕێک ڕزقی خوای پەروەردگار جاری وە ڕوو دەکاتە کەسێک واللهی خۆشی نازانێت چۆن دەوڵەمەند بوو کەسانێک هەبووە بازرگانیان کردووە ڕزقێکی هێناوە ئەو شەوە شت گران بووە سبحان الله هەر لە یەک معاملات تەوەقوعی ئەوەی کردووە دەفتەرێک دۆلاری دەستکەوێت لە وڵاتی خۆشمانە 50 دەفتەر دۆلار قازانجی کردووە ئەوە فەضلە یعنی تۆ نێتی خراپەشن نەبووە لە کتوپڕێکە حەڵاڵێک بەسەر تا ڕژە ئەویش دەڵێ خوای گیان قەت تەوەقوع ناکەم خۆم کاسبی بکەم بە 5,000 و بە 10,000 کۆی بکەمەوە ئەگەر بە کەسابەتی حەڵاڵ بمەوێ بەڕاستی پارە کۆ بکەمەوە خوای پەروەردگار بەخوا قەت دەوڵەمەند نابم یا ڕەبی خوایە تۆ لە فەزلی خۆتا بەسرم کەیتەوە ئەوەنەم پێ ببەخشی دەوڵەمەندم کەی بمکەی بە خاوەن سەرمایە چی دەکەم لەنەصەدەقەنە خوایە وعد و بەڵێنت پێ دەدەم خوایە دڵنیا بە دەست دەکەم بە خێر و خێرات شەر بێ هەر خزمێکی فەقیرم هەبێ یەک خزم ئاوڕی لە من نەداوەتەوە بەڵام من چی خزمی فەقیر و هەژارم هەبێ خوای گیان هەر هەمویان بەسەر دەکەمەوە یارمەتیان دەدەم خوای پەروەردگار ئەگەر تۆ یارمەتیم بدەی و ماڵ و سەرۆتی سامانێکی زۆرم بدەیتێ شەر بێ هەر هەژارێکم چاو پێکەوە دۆکو خۆم قەرزار و نەدار شەر بێ ئاوڕی لە خێری بیلە بدەمەوە قەت نەهێڵم فەقیر ڕوشکێن ببێ و دەست بنەنێم بەڕوویەوە خوایە تۆ ئەوم لەگەڵا بکەی تۆ بڵێ ڕۆژێ منیش وەکو فڵان کەس سیارێکی ئاوا گران بەهام هەبێ وەکو فڵان کەس لەم کرێچێتی ڕزگارم بێ و لە کۆشک و ڤێلایەکی ئاوا گەورە دابم باخ و مەزرعەیەکی ئاوام هەبێ ئەمە کابرا دانیشتووە
خوا ئاگای لێرە هەیە ئەمە بەس لە بینی خۆی خوادا وعدەدا لەنەصەدەقەن ئایدە بمە چ بەخشندەیەک بەڕاست و چە پاپارە دەبەخشم خوا تۆ بمدەیتێ وەلەنەکوونەنە من الصالحين شەر بێ خوا ببم بە ساڵح واللهی دەبێ پێنج فەرزە لە مزگەوتا بم جومعە و جەماعەت ئامادە بم دەم بە زیکر و تەسبیحات بم قورئان خوێن و ڕوو لە خوا بم بەڕێزان سەیری وردی قورئان کەن دوو شەی بەرامبەر یەکێنە لەنەصەدەقەن من الصالحين پێمان دەڵێ هەر کەسێک بەخشندە بێ بەوەی کە خوا داوێتیە ئەوە ساڵحە ساڵح ئەوە نییە ئێستا خەڵکی ساڵحمان هەیە واللهی براینە دەوڵەمەندە بۆ خوا بە ملیۆن دۆلاری هەیە هەر لەم شاری هەولێرە لەو سلێمانی لەو کوردستانی خۆمان با دوور نەکەوینەوە بۆ زمانی قەدیم ئێستا خەڵک هەیە بە ملیۆنەها دۆلاری هەیە واللهی باسی ساڵحیەتی بۆ بکەی دەڵێ ئەلحەمدولیلا شەو نوێژیش دەکەم واللهی دایمە جومعەشە تەسبیحاتیش دەکا حەزی لە عومرەیە هەموو ڕەمەزانە بڕوا بۆ عومرەش حەزی لێ مزگەوتێک بکە بەس بە شەرتێک ناوی خۆی باب و باپیری بەقەت عەلە سەری بێ بۆی عالم بزانێ وە کاک حاجی فڵان کەس ئەو مزگەوتەی دروست کردووە ئەمانە هەمووی دەکا بەس واللهی براکەی خۆی محتاجە بەو خوای ئامادەنێ 100 دۆلاری بداتێ واللهی دراوسێکەی کرێت چییە لەو هەموو سەروەتە زەکاتەکەشی دەرناکە لەگە زەکاتەکەشی دەرکە هێندە بمنێتەوە زایدەکە دەبێ هەموو عالم بزانێ لەسەر تەلەڤیزۆن باز بکرێ فڵان کەس زەکاتی داوە ئەمە ساڵح نییە ئەمە عیبادەتی هەیە بەڵام بەخشندە نییە بەخشندە کەسێ بەڕاستی لە گیان و دڵە و ماڵەوە بەخشندە بێ دەبێتە ساڵح بەڵام هەموو ئەوەی کەوا لە مزگەوتا بینیوتە دڵنیا بە بەخشندە نییە خوا ئەم دوانە بەیەکەوە هێنا لەنەصەدەقەن من الصالحين قورئان هەمووی ڕەبتی هەیە بەیەکەوە بەڕێزان جاش گوێ بگرن فلما آتاهم من فضله خوا ئەمنێتی ناو دڵت دەبیستێ تۆش ئاگال لێبێ بەڕێزان ئەم ئاەتانەی قورئانتان بۆیە بۆ دەخوێنمەوە بۆ خۆم بۆ ئێوە ئاگال لێبێ لە ژیانان نەچی لە کاتی هەژاریدا لە بێدەسەڵاتیدا لە کاتێکا فەقیری هیچ دەرەتانە نییە ئیمزایەکت بەدەستنی خوا تۆ بڵێ ڕۆژێ منیش وەکو فڵان کەس دەوڵەمەند بم تۆ بڵێ ڕۆژێ وەکو فڵان کەس دەسەڵاتی خێر و خێراتم هەبێ واللهی دەیکەم کوڕە وریابە خوا تاقید دەکاتەوە فلما آتاهم هێندەی پێ ناچێ ها فای تعقیبی بەکارهێنا هێندەی پێ ناچێ آتاهم من فضلی کاکە دەرگای پارە دەکرێتەوە لە سەری بە سەری ئەدەڕژێ خۆشی نازانێت چۆن دەوڵەمەند دەبێ خوا ئاواتەکەی دڵی هێناجێ بەڵام بەخیل بی ئەو کاتە بیر دەکاتەوە بابە دەفتەرێک دوو وەرەقە و نی و جاخۆ لە 100 دەفتەر چەند دەکا 25 وەرەقە جاوەڵا بێتە 200 دەفتەر 50 وەرەقە لە 400 دەفتەرە یەک دەفتەر کوڕە بەخوا زۆرە بەخیل و بی چروک دەبێ دەترسێ والله دەست دەکا بە ڕەزیلی کوڕە بەخوا کاکە ئەی بۆ تا من فەقیر بوو ئەم زەکات و مەکاتە نەبوو تۆ بڵێ خەڵک زەکات بدە جا خۆگە خەڵک حیل لە شەرعی بۆ خۆی دێنێتەوە ئەگەر ئەو هەموو دەوڵەمەندە زەکاتیامدایە فەقیر نەدەما کوڕە کاکە خۆمش وەگە و خەڵکە وەڵی تۆ بڵێ بە کوڕەکەی خۆم نەشیا ئەی تۆ بڵی بدەم بە کچەکەی خۆم تۆ بڵی یارمەتی دایکم بدەم بە زەکات نەڕۆ دەبێ هەر یارمەتیوانە بدا دەیەوێت زەکاتەکەی بدا بەوام بەخیل و ئەمجا بیر دەکاتەوە چۆن پارەی زەکاتەکەشی لەدەست نەڕواتە دەرێ بەخیل و بهی وهم معرضون هەر کەسێ ڕووی تێکا پشتی تێدەکا کابرا بڵێ کاکە سویچ سارەکە لێکەوتە دڵێ نەوەک فەقیرە بە دوم کەوت بێ ئاوڕی لێ ناداتەوە دەڕوا لەبەر خەڵکی فەقیر ڕادەکا بیری دوێنەی چۆتەوە چل لە بینی خۆت و خوادا دەگوت خوا دەفەرمێت تۆڵەی ئەوانە چیە فأعقبهم نفاقا في قلوبهم یەک مۆری نیفاق لە دڵ و دەروونیان دەدرێ لەلایەن خواوە مۆر دەکرێت فڵان کەس دووڕووە فڵان کەس درۆزنە جا منافق لە کافریش پیسترە ئەوە منافقە إلى يوم يلقونه حتى ڕۆژی قیامەت تا مردن ئەم ئینسانە مۆری نیفاقەکە لە سەدڵی داوە دایمە مۆرەکە تۆختر دەبێتەوە بۆ خواستەمی لێکردون ناوەڵڵا خوا پێخۆشە هەموو ئیمانداری بە حەق بین بۆ مۆری نیفاقی لە دڵی ئەو منافقەدا بما أخلفوا الله ما وعدوه چونکە وعد و بەڵێنێکی بەخوادا بوو خوش ئاواتەکەی هێنایەت ئەو وعدەکەی خۆیشکان خوا وعدی خۆی نەشکان لەگەڵی فەرمووی ئاواتەکەت دێنمەجێ بەڵام ئەم پێچەوانە جوڵایەوە وبما كانوا يكذبون ئەوانە درۆزن بوون والله ئەمە ئاەتە دەبێ هەموو جار ڕامان چەنێ تەلەبەیەکی جەنابەت چەند جار وتوتە خوایە گیان لەم ئیمتیحانانە ڕزگارم کەی سەرکەوتوم کەی خوا دەرەجەی باش بێنم تۆ بڵێ وەکو مامۆستا فڵان کەس ئێستا بە سەرمانە وەستاوە ڕۆژێ مامۆستا بم شەر بێ دڵڕەق نەبم وەکو مامۆستا فڵان کەس شەر بێ پرسیاری مەتەڵی نەهێنمەوە بۆ تەلەبە و نەیکوشم حەقی خۆی بدەمێ ئێستا مامۆستای
لە بیرت بێ کوڕە لە بیرت بێ ڕۆژێک کە تەلەبەوەی چیت بەخوا دەوت ڕۆژ سیارەی مۆدیل بەرزێکی جامڕەشی دڵڕەش بە تەنیش تا دەهات و تەپتۆزی بەسەرا دەکردی دەگوت تۆ بڵێ من ڕۆژە سیارەیەکی ئاوام هەبێ بە ئەدەبەوە لێ بخڕم ئێستا تۆش هەمان مۆنیکا وەنەوشەت هەیە کوڕە وریا بە دوایی بەسەر خەڵکە پۆز لێ نەدەی ئەوەی مۆری نیفاق لە دڵ دەدرێت بەو خوا ماڵ دوێران دەکا خوا ئاواتەکە دێنێتە جێ چەند کەسە بوو لەو شاخ و داخانە بە پاتەی لاسیکەوە لافی شۆڕش جێڕیان لێدا تۆ بڵێ ڕۆژەم کوردستانە ئازاد بێ و یارمەتی خەڵکی فەقیر و هەژاری ئەو لادەیانەی کە نان و ماستەکەشمان لەگەڵا بەش دەکردن یارمەتیان بدەین ئێستا ئەوەی نایناسێت دوژمنی فەقیرە ئەوەی نایناسێ میلەتە ئەوانە هەر هەموو بە نەسی قورئان منافقن کە دوێنە دەتگوت تۆ بڵێ بچمە سەر کورسی دەسەڵات و ئەو ڕژێمە پیسە لە ناوچێ و من حکومڕانی گەلی خۆم بکەم ئەمجا بزانە چۆن ڕێزی هاوڵاتی و چۆن مەعفی خەڵکی هەژار و چۆن بێدەرەتان دەدەم و چۆن خەڵکی بێتاوان ناکەمە سجنەوە ئێستا کانە دەسەڵاتەکەت بەدەستەوەی وای ئەگەر وا نەبی یەک مۆرێکی گەورەی نیفاق لە دڵ دەروون دەدرێ هەی مەسووری منافق قورئان پێمان دەڵێ ئاگادار بن بەڕێزان ئەوە ئەو سارە و حیمایە و دەسەڵات و مەعاشە زۆرە بەڕێزان نیعمەتە یان نەعمەتە ئەوە نیعمەت نییە ئەوە نەعمەتە ئەوە بەڵایە ئەوە سەری شۆڕە چاو لێ کابرێ مەسوول ناوێت بێتە ناو خەڵکەوە هەموو خەڵک هاوهوو ئەگە بوێرە دەسەڵاتی ئەوە هاوووی لێ دەکاڵ ئەوە دزە ئەوە جەردەیە ئەوە گەندەڵە بەڵام تۆ ئەلحەمدولیلا سنگت دەرەپەڕێنی بەسەربەرزی بە ناو خەڵکا دەڕۆی چونکە پارەی کەسن دەخواردووە مەسئولێکیش کە پاک بێ ئەو تا دێتە ناو خەڵکیشەوە جومعە و جەماعەتی خۆشی دەکا و دەماچەشی دەبن پشتێن دێت چونکە مۆری نیفاق بەدڵی نەدراوە منافقەکان دایمە ترسنەوەکەن منافق لە هەموو کەس ترسنەوەکترە چونکە هەموو گیانی خۆی لەگەڵ خۆیان درۆ دەکا جا پیسترین درۆزنەوەی لەگەڵ خۆیان درۆ بکە دەتوانی کەسێک جەنابەت بخەڵەتێنێ دڵت سافە و بڕوای پێ دەکەی خۆش تۆڵی تۆ لێ دەکاتەوە بەڵام خۆت لەگەڵ خۆتا درۆ بکەی بڵێ شۆڕش جەرم و دزبی بڵێ خێرکەرم و غەشاشبی بازار بی بڵێ مزگەوت دروست دەکەم بەڵام بڵێن مەکتەبێک دروست دەکرێ ئەو خەڵکە هەر هەموو منداڵەکانی بە پاس دەڕوا بە شوێنان بڵێ وەڵی $100 لەدەست نابێتەوە ئەوە ها درۆ لەگەڵ خۆتا دەکەی ئەوە زۆر خەتەرە جا درۆزن لەگەڵ خۆیان منافقە دوو لە ڕووی جەنابتان لە هەموو کەس بترسینەوەکە خوا دایمە تاقیمان دەکاتەوە یەک قاعیدەتان پێ دەڵێم ئەمە جیاوازی نیعمەت و نەعمەت لێک دەکاتەوە إذا قربك النعم إلى الله فهو نعمة هەر شتێک لە خوای نزیک کردەوە خەڵاتی خوایە پارەت هەبوو لە خوای نزیک کردەوە پۆستت هەبوو لە خوای نزیک کردەوە ئیمزایەکت بۆ خەڵک دەکەن ڕۆژی 100 کەس دەگوت ئەی ڕەحمەت لەو دایک و باوکەت وەڵی چەند کەسێ دەچێت دایرەیەکە و پۆستەکەشی نزمە هەیە مدیرێکشە خوا هەڵناگرێت دەست دەسرسنگ بەرامبەر بە فەقیر و هەژار ڕێن من خەڵکم بینیوە وەڵی مەسئولیەتیشی هەبووە بۆ خۆی ژوورە و ژوور بۆ خەڵکی فەقیر گەڕاوە هەستاوە مام حاجی و ئا من بینیمە دەستی گرتووە 100 جار یا ڕەبی ڕەحمەت لەو دایک و باوکی بێ کە تۆی لێبووی ئەو پۆستە ڕەحمەتی خوایە مادام لە خوان نزیک دەکاتەوە ڕەحمەتی خەڵکت بۆ دێ ڕەحمەت بۆ دایک و باوکت بۆ دێ ئەوە نیعمەتە هەر شتێک لە خوان نزیک کاتەوە نیعمەتە بەڵام بەڕێزان پێچەوانەکەشی هەر شتێک لە خوا دوور خاتەوە هەر شتێک لە پارە لە پۆست وإذا أبعدك عن الله فهو فتنة هەتا فەقیر بووی ڕوو لە خوا بووی کە دەوڵەمەند بووی مزگەوتت نەناسی و پشتت لە فەقیر کرد ئەوە بەڵایە ئەوە نیقمەتە ئەوە وەڵای نیعمەت نییە ئەوە نەعمەتە نەک نیعمەت هەتا فەقیر بووی ئیمزایەکن نەبوو مۆزەفێکی ئاسایی بووی ڕێزی خەڵکت دەگری ئێستا یەک تۆس پلەکەت بەرزک بۆ مدیریەتێک و بەڕێوەبەرایەتێکت بەخۆتەوە بینی ئەمجا خەڵکت نەدەناسی پۆز بەسەر خەڵکا لێدا ئالەو کاتای ئەوە بزانە نیعمەت نییە ئەوە لە خوای دوورخستیەوە لە شەیطانی لە خوا دوور کەوتیەوە لە شەیطان نزیک بوویتەوە هەر شتێک ئەمە قاعیدەیە بیگرن بۆ خۆتان و بۆ بەرامبەر بۆیە بەڕێزان پۆست و پلە و دەوڵەمەندی لە ئیسلامدا نەک خراب نییە ئەبێ قابل بە ئینسانی مسلمانە ئێمە دوو وەزیرمان هەیە لە قورئانە یوسف پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ وەزیری دارایی بوو لەو حکومەتی شاکە مسلمان نەبوو حکومەتی ئەو کاتەی میسر مسلمان نەبوو یوسف کە وەزیری دارایی بوو دەسەڵاتی گرتە دەست لە بەشی داراییدا حکومەتی وڵات هێشتا وڵاتێکی ئیسلامی نەبوو بەڵام ئەم یوسف پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ کە بوو بە وەزیر میلەتی ڕزگار کرد بوو بە ڕێنمایی بۆ پاشا و دەسەڵاتداریش قسەی خێری بۆ دەکرد خوای بە حەقی پێناسان لا ئیلاهە ئیلا اللهی دا بەگوێیدا بەڵام خوا لە قورئانیشا باسی وەزیرێکی پیس مامۆ دەکات چی ئەزانێ ئەو وەزیرە پیسە کێیە کێ بوو بەڵێ نا قارون سەرمایەدار بووە وەزیر هاڕون برای موسایە سەلامی خوای لەسەر بێ پێغەمبەری خوایە هامان وەزیر بوو وەزیری چێ بوو
وەزیری فرعون بوو. فرعون بەقەدەر ئەو پیس نەبوو. فرعون کە سەری لێشەوە هامان سەری لێ دەشێوان. ئەوەی بیریشی لێ نەدەکردەوە لە خراپە هامان بەبیری دێنایەوە. قوربان موسا لەناو بەرە، ئەوە خەتەرە، ئەوە ساحرە. قوربان ئەو بەنو ئیسرائیلیانە منداڵەکانیان هەر هەموو بکوژە، ئەو منداڵە کوڕانەیان گەورە ببن، وەڵڵاهی لە دوایدا دوژمنایەتیمان دەکەن، ژنەکانیشیان بێڵەوە بۆ ژێردەستەیی و کۆیلەی خۆمان. ئەم ڕاوێژکارە ئەم وەزیرە هامان بوو، پیسترین وەزیر بوو. چاو لێیە ئایا ئەم پلە و پۆستەی هامانی وەزیر نیعمەت بوو یان نەعمەت بوو؟ نەعمەت بوو، بەڵا بوو. ماڵی دنیا و قیامەتی وێران کە ڕوڕەشی ناو مێژوە و لە هەموو ڕۆژە لە قورئانە نەفرەتی لێ دەکەی. ئێمە دوو پاشایەتیمان هەیە. پلە و پۆست خراپ نییە. ئێمە زۆر خەڵک وا دەزانێن مسلمان نابێ هیچ پلە و پۆستێکی هەبێ. ناوەڵڵا بەخوا دەکا بەدەست مسلمانی دەسەڵاتدارێک هەبێ، خوا ناس و دیندار بێ، ئەو هەدی لا ئیلاها ئیلا الله محەممەد ڕەسوول الله بێ، بەرەکەتە. ئێمە پاشایەکمان هەیە، مەلەکەی سەبە. مەلەکەی سەبە کە هەندێک دەڵێن ناوی بەڵقیسە. بەڵقیس لە قورئانە بەڕێزان نەهاتووە. مەلەکەی سەبە، مەملەکەتی سەبە ژنێک سەرپەرشتی دەکرد. خوا مەدحی ئەو ژنەی کردووە بۆ چونکە ژیر و عاقڵ بوو. ئەم مەلەکەی سەبە ئاخری بە ژیری و بە عاقڵی خۆی شوێکی تەڕ و پاراوی بۆ کرد، شووی بە سولەیمان کرد، خۆی بە شوودا وەڵڵا میلەتەکەی سەرفرازی دنیا و قیامەت کرد. خۆشی نەشکان، وتی وەئەسلەمت مع سولەیمان لله رب العالمین. لەگەڵ سولەیمانە هاوشان ئیمانم هێنا بەخوا رب العالمین. شووی بە سولەیمان پێغەمبەر کرد سەلامی خوای لەسەر بێ، شووی خۆی کرد، میلەتەکەی ڕزگار کرد. بەڵام لە هەمان کاتە دەسەڵات ئێساڵان ژن خراپن، ژن بێعەقڵن. سەیری قورئان وا ناڵێ. ئەوە پاشا بوو، ژن بوو، دەسەڵاتداری وڵات ژنێک بوو، ئەو میلەتەی هەموو ڕزگار کرد، خۆی بە شوودا و میلەت سەرفراز. بەڵام پیاوێکی دەسەڵاتدارمان هەیە، قورئان هەموو ڕۆژە نەفرەتی لێ دەکا. دەبێ من و تۆش نەفرەت لەو دەسەڵاتە فرعونیە بکەین. فرعون بوو. فرعون دەیگوت ما ئوریکم ئیلا ما ئەرا. هەرچی من بەڕاستی نەزانم ڕاست نییە، هەرچی من بڵێم دەبێ ئەوە هەبێ. ئەنا ڕەبوکم الأعلا، من خوای هەرە گەورە و دەسەڵاتداریەوەم. والله کاکە میلەتەکەی بە شوودا هەمووی لە ئاوا غەرق کردن، خۆشی غەرق بوو. ئەو میلەتەش فەئەطاعوه، حتا ئەو جێلی دەکردن ئەوان جێلتر دەبوون. ئەیگوت ڕاکەن، ڕایان دەکرد، دەیگوت لەم لاوەرنەوە لەم لاوە دەهاتن. فاستەخەفە قەومەه فەئەطاعوه، گاڵتەی بەو قەومە دەکرد، قەومە جێلەکەش بە شوێنی دەکەوتن. وەڵڵا میلەتەکەی بە شوودا بۆ خۆی سەری خۆشی تیاچوو. بۆیە بڕێزان، نیعمەت هەیە، نەعمەت هەیە. هەرچی لە خوای نزیک کردیەوە، ئەگە پارە دەستکەوت و لە خوای نزیک کردیەوە، بە خەڵاتی خوای بزانە. دەوڵەمەندتر بووی ڕۆژ بە ڕۆژ و لە خوا دوورکەوتیەوە، دڵت پێی خۆش نەبێ. پۆستت هەبوو لە خوای نزیک کردیەوە، تا پلەت باڵا دەبوو، زیاتر لە خوا نزیک دەبوویەوە، خزمەتی میلەتت دەکرد، وەڵڵاهی دڵت پێی خۆش بێەوە نیعمەتی خوایە. حتا پۆستەکەت زیادی دەکرد، دەوڵەمەندیەکەت زیادی دەکرد، پلەکەت زیادی دەکرد، زیاتر لە خوا دوور دەکەوتیەوە، ئەوە لە قورئانە پێڵێن نەعمەت نەک نیعمەت. چاو لێ وشەکانی قورئان چەند وردن. یا ڕەبی خوای پەروەردگار ئەوەی پێمان دەبەخشی نیعمەت و خەڵاتی تۆ بێ. یا ڕەبی خوای ئەوەی پێت بەخشیوین لە تۆمان نزیک کاتەوە، لە ڕەزامەندی تۆ یا ڕەب. بیمان کە بە خزمەتکاری ئەو میلەتە، بۆ ئەوەی خزمەتکردنەکەش توێشوی قیامەتمان بێ. یا ڕەبی خوای لە نەعمەت و لە توغیان و لە بەڵای ماڵ و لە بەڵای پۆست بمان پارێزی. خوای لە هەر شتێ بمان پارێزی کە لە تۆمان دوور دەخاتەوە. برحمة ومهرباني خذ رحم بحاضي همو لا يكمام بكي. آمين آمين والحمد لله رب العالمين، والسلام عليكم ورحمة الله وبركاته. فاعلم أنه لا إله إلا الله، واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات، والله يعلم متقلبكم ومثواكم.